سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش لە تۆڕی میدیای ئێستاوە مژاری ئێستاتان پێشکەش دەکەم. مژاری ئەمڕۆمان تایبەت دەبێت بە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان و ئەو بابەتانەی لە چواردەوری ئەم پرسە دەخولێنەوە. دەمانوێت ئەمڕۆ بپرسین هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بەشوێ گەشتووە. ئایا ئەو ڕێکەوتنەی کە باز دەکرێت یاخود ئەو 16 دۆلاری کە دانراوە بۆ تێچووی هەر بەرمیلێک نەوت لە هەرێمی کوردستان کۆمپانیا نەوتیەکان قبوڵی دەکەن و ئایا ڕێکەوتنی تر لە ئارادایە؟ دەشمانێ بپرسین هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان یاخود هەناردەکردنەوەی چی پەیوەندیێکی هەیە بە موچەی هەرێمی کوردستانە؟ هەر سەبارەت بەو پرسە دەمەوێت سێ کێشەی سەرەکیتان بۆ بخەمەڕ. هەناردەکردنی نەوتی هەرێمی کورد یاخود هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان وابەستەی سێ کێشەی. کێشەی سەرەکییان کە لە نێوان حکوومەتی بەغداد و هەرێمی کوردستان و کۆمپانیا نەوتیەکاندایە بابەتی تێچووی کۆمپانیا نەوتیەکانە. واتە ئەمە واتە چۆن؟ واتە حکوومەتی بەغداد یاخود حکوومەتی عێراق بڕێک پارەی داناوە بۆ ئەوەی کە تێچووی کۆمپانیاکان بۆ هەر بەرمیلێک نەوت دیاری بکە. کۆمپانیاکانیش دەڵێن ئێمە ئەو بڕەمان ناوێت. کۆمپانیاکان داوای 23 دۆلاریان دەکرد بۆ هەر بەرمیلێک نەوت. بەڵام حکوومەتی عێراق لە کۆبوونەوەیەکدا کە بە سەرپەرشتی محەممەد شاه سوودانی سەرۆکوەزیرانی عێراق کرا پەسەندی کرد کە 16 دۆلاریان بۆ هەژمار بکرێ. بەڵام هێشتا نەگەشتون بە ڕێکەوتن و بەوەی کە بوترێت هەناردەکردن دەست پێ دەکاتەوە. کێشەیەکی تریان ڕێکەوتنی نێوان تورکیا و عێراق. ئەمە پرسی سەرەکیە لە بابەتەکەی. واتە ئەگەر حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان ڕێک بکەون بەڵام تورکیا و عێراق ڕێک نەکەون لەسەر هەناردەکردنی نەوتەکە لە بەندەری جەیهانەوە بۆ دەرەی ناوەڕاست، ئەوە کێشە دووبارە کێشە دروست دەبێتەوە. کێشێکی تر کارکردن لە کێڵەکانە کەمی کردو. ئەگەر بە زمانێکی زمانە زانستی یاخود ئەو زمانی کە لە بابەتی نەوتە ئیشی پێدەگرێت بڵێن هەرێمی کوردستان لە 52 حەقلاب لە 52 کێڵگەیە ئۆپەرێشنیە کرد، واتە کاری دەکرد. بەڵام لە کۆتایی ئەم ساڵە یاخود بڵێن لە ساڵی 2024 بوو بە 24 کێڵگە. لە کۆتایی ئەم ساڵیشە کەم بۆ 20 کێڵگە. حکوومەتی عێراق بۆچی دەیەوێت هەناردەکردن دەست پێ بکاتەوە؟ بە پێی ئەو پلانی کە حکوومەتی عێراق دایناوە دەیەوێت ئەم حکوومەتە لە ساڵی 2025 کۆتایی بهێنێت بە بابەتی هاوردەکردنی بەرهەمە نەوتیەکان بۆ عێراق و هەرێمی کوردستانیشی وەکو ناوچەیەک تەماشا دەکات کە هاوکاری بێت لە بنبڕکردنی هاوردەکردنی بەرهەمە نەوتیەکان. تێچۆکەی بۆ حکوومەتی عێراق زۆر بوو ئەم هاوردەکردنی بەرهەمە نەوتیەکان. بەرهەمە نەوتیەکانیش خۆی لە چیا بینێتەوە؟ بۆ نمونە نەوتە بەنزینە، نەوتی سپی هەڵبەت، گازە. تێچۆکەی بۆ حکوومەتی عێراق زۆر بۆی حکوومەتی عێراق دەیەوێت کەمی بکات. وەکو دەبینن ساڵانە ئەمە بەپێی وتەی حسێن تاڵیب کە بەرپرسێکی وەزارەتی نەوتە دەڵێت ساڵانە نزیکەی 4 ملیار یاخود نزیکەی 4 ملیار و 500 میلیۆن دۆلار بۆ هاوردەکردنی بەرهەمەکانی نەوت تەرخان کراوە. هەڵبەت پرۆژەکەیان هەبوو، ئەم پرۆژەیە بەردەست بوو، واتە وردە حکوومەتی عێراق کاری لەسەر کردووە. ئێستا بەپێی وتەی ئەو بەرپرسە حسێن تاڵیب ئەڵێ لە 150 ئێمە پشتبەستنمان بە هاوردەکردن کەم کردوێتەوە. بۆیە دەشیانەوێت هەناردەکردن دەست پێ بکاتەوە بۆی وەک ئاماژەم پێکرد بتوانن کۆتایی بهێنن بە هاوردەکردنی بەرهەمەکانی نەوت. دەمەوێت سەرنجتان بۆ ڕابکێشم. عێراق دەبێتە دووەم گەورەترین بەرهەمێنەری نەوتی ئۆپیک لە دوای سعودیەوە و ئێستا توانای بەرهەمێنانی وەک دەبینن 4.5 میلیۆن بەرمیل نەوتە لە ڕۆژێکدا. ئەم بابەتە هەڵبەت گفتوگۆی زیاتر هەڵدەگرێت، لەگەڵ میوانەکەمدا گفتوگۆی دەکەین. بەڵام پێشەوە ناوبڕێکی کورت و دەگەڕێم وڵاتە.
هەڵبەت هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان گفتوگۆی زۆر هەڵدەگرێت. بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بەم پرسە دەچمە لای زۆر بەڕێز هاوڕە لەتیف مامۆسای زانکۆ. مامۆساگیان سڵاو لەبێ ئەم کاتە و باش، زۆر سپاس بۆ دەرفەتەکەت. سڵاو لە بەڕێستان، سڵاو بۆ بیسەران و بینەرانی بەڕێستان. سپاس مامۆساجان. وەک جەنابەت ئاگاداری هەناردەی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرەوە. ئەوەی کە ئێستا قسە و باسێکی زۆری لەسەرە دەستپێکردنەوەیەتی و شێوازی دەستپێکردنەوەی. ئەمانەوێ پێمان بڵێ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ئێستا بەکوێ گەشتووە؟ کێشەکان چییە؟ کێشەکانی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان تەوان بۆ ئەو ڕێک نەکەوت ناگرێتەوە کە لە نێوان حکوومەتی عێراق و لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و هەڵبەت تورکیاش ڕۆڵی هەیە، یعنی تورکیاش مەسەلەن کۆمەڵێک مەرج و کۆمەڵێک خاڵی هەیە لەسەر ئەو ڕێککەوتن و ئەو هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان. تەوان ئەمە مێژوویەکی تا ڕادێک دوور و درێژی هەیە لە سیراعی پەیوەندیە ئابووری و پەیوەندیە ئەو پەیوەندیانەی کە لەسەر وزە هەیە لە هەرێمی کوردستان یاخۆ دەکرێت بڵێن کێشە و ناکۆچی هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق. حکوومەتی عێراق بە مافی دەستوری و یاسایی خۆی ئەزانێت کە بەشدار بێت لە چاودێریکردن و کۆنتترۆلکردن و یاخۆت وردبینیکردنی سەررجەمە و عقود و ئەو گرێبەستە نەوتیانی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردووە ئەنجامیەوە یاخود بۆ داهاتوو ئەنجامیات و هەرێمی کوردستانیش بە بەسمان لە حکوومەتی هەرێمی کوردستانە بە مافی یاسایی خۆی ئەزانێت کە ئەم دەستوری عێراق ڕێگەی پیاوە کە دەسەڵاتی هەبێت بۆی کە گرێبەست لەگەڵ کۆمپانیای بیانیا بکات و دەسەڵاتی هەناردەکردنی تەواوەتی هەبێت بۆ ئەوەی کە بتوانێت ئەو داهاتانی کە لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە دەستیەکەوێت بگاتەوە دەستی خۆی و خۆی مامەڵەی پێوە بکات وەکو بەڵکو خۆی قەراری لێبا چۆن ئاراستەی ئەم پاراناکرێت. بۆیە بە شێوازێکی گشتی ئەوەی کە هەیە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان تا ڕادێک ئەکرێ بڵین خەریکە ئەگەنا فەهمێت خەریکە ئەگەنا لێک تێگەیشتنێک بۆ ئەوەی کە بتوانن لەسەر کۆمەڵی خاڵ هەیە ڕێک بکەونەوە. ئەوەی کە تا ئێستا ماوەتەوە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان چەند خاڵێکی کەمە، ئەویش بریتە لەوەی کە بڕیار وایە لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانە سندوقێک دروست بکرێم، سندوقە ئەو پارانەی تێ بچێت بۆ کە لە فرۆشتنی نەوتەوە دەستەکەوێمە بەسمان لە نەوتی هەرێمی کوردستانە و پاشان ئەم پارانە ڕاستەوخۆ لە ژێر سەیتەرەی حکوومەتی فیدراڵیا بێت و لیژنەیەکیش لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان دروست بکرێت. ئیتر خۆشبەختانە لەم سەردانی شیعە سوودانیکە بڕیار وایە ڕۆژی چوارشەمە ئەگەر هیچ بربەستێک نەیاتە ڕێ یەکێک لە تەوەرە گرنگەکانی کە قسەی لەسەرکرێت لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بریتە بێت لە پرسی نەوت و بریتە بێت لە پرسی سەرچاوەکانی وزە. ئیشەڵا بتوانن بەشکم بگەن بەو خاڵی کە نەوتی هەرێمی کوردستانیش هەناردە بکرێتەوە کە ئەمازانین مێژوویەکی زۆر زۆر دوور و درێژ هەیە لە ململانێ و لە ناکۆچی لە نێوان حکوومەتی عێراق و لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردووەمان بینی و ئەکرێ بڵین نەک لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێ بڵین لە نێوان هەر لە هەرێمی کوردستان چەندین ئاراستەی سیاسی جیاوازەیە و چەندین مەسەلەن ئاراستە و بیرکردنەوەی جیاوازێ بۆ ئیدارەدانی نەوت و گاز لە هەرێمی کوردستان. ئێمازانین لە هەرێمی کوردستانیش دابەشبوونێکی سیاسی و دابەشبوونێکی ئابووری هەیە کە ئەمانە هەرێکە و پێی وایە ئیدارەدانی نەوت و گاز لە هەرێمی کوردستان پێویستە ڕێگای دروستی خۆی وەربگرێت و بەشێک لە هەرێمی کوردستان پێی وایە کە لە ڕابردووە سیاسەتێکی هەڵە گیراوەتە بەر دەربارەی ئیدارەدانی نەوت و گاز و سەرچاوەکانی وزە. بۆیە هیوادارین هەموو ئەمانە ڕێکەوتنێک هەیە لێک تێگەیشتن ڕێکەوتنێک هەیە یاخود با بڵێن دیاری کراوە نرخێک دیاری کراوە بۆ ڕێکەوتنێک ئەوترێت تێچووی دەرهێنانی نەوت بۆ بەرمیلێک 16 دلار بەڵام کۆمپانیەکان هەرێمی کوردستان مەبلەغێکی کەیانە یاخود بڕەپارەیشی کەیان دیاری کردووە. جەنابیش داگاداری لە بەغدا حکوومەتی بەغداد بڕەپارەیەکی تری دیاری کردووە. ئەم وردەکاری ئەمە چییە؟ ئەم دیاریکردنی نرخەت چییە بۆ بەرمیلێک؟ دیارە دیاریکردنی نرخی نەوت یاخود وەبەرهێنانی نەوت لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2023 ئەنجومەنی نوێنەرانی عێراق دیاریکراوە. دیارە
ڕێژەی تێچوون لە هەرێمی کوردستان بەراورد بە ناوچەکانی تری عراق بەرزترە. ئەو ڕێژە تێچوونی کە لە هەرێمی کوردستان هەیە پیان وایە حەقدەسی کۆمپانیا نەوتیەکان لە هەرێمی کوردستان و ئەو ڕێکەوتنی کە لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان ئەنجام درراوە لە ڕابردووە ڕێژەیەکی بەرز بووە. لە هەرێمی کوردستان لە ڕابردووە مەسەڵەن ینی کولفەیەکی زۆر سەرف کراوە بۆەوەی کە زیاتر قازانج بەلای کۆمپانیا نەوتیەکانە بۆیە یەکێک لەو تەوەرانی کە هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لەسەری ڕێک نەکەوتون ئەوەیە کە حەقدەسی کۆمپانیا نەوتیەکان حەقدەسی تێچوون بە بەسمان زۆر بەرزترە بەراورد بە ڕێکەوتنانی کە لەگەڵ حکوومەتی ناوەندیە کراوە. بۆ نمونە ئەگەر تەماشا بکەی دەرهێنانی نەوت لە پارێزگای بەسرا تەماشاکەی لە هەندێک حەقی نەوتی و لە هەندێک بیرە نەوتیا $5 تێچێت، بەڵام لە هەرێمی کوردستان تەماشاکەی لە ڕابردووە نزیکەی $30 بۆ هەر ئینتاجی هەر نەوتێک بووە و ئەکرێ بڵین بە تۆتاڵی ئەو پارەی کە لە ڕابردووە دەستی هەرێمی کوردستان کەوتووە لە 141 بووە یاخود لە 145 باشترین ڕێکەوتن لە 145 بۆ 47 بوو. یعنی تو ئەگەر بێت و لە $100 بەرمیلێک نەوت بفرۆشی بە $100 نزیکەی 43 تا 45 باشترین گرێبەستەکان $47 بووە. بۆیە حکوومەتی عێراق ئەم ڕێژە بەرزە لە تێچوون بۆ دەرهێنانی نەوت بە زۆری ئەزانێت ویستێتی لە یەکێک لە ڕێکەوتنەکان یاخود ئەو بەرگانی کە لە تێچوونە هەیە کەمی بکاتەوە بۆ $16 بۆ حەقی تێچوون. بۆیە حکوومەتی عێراق سوورە لەسەر ئەم فەقەرەیە و ئەوێ جێبەجێ بکرێت و ئەوێ نزبەی تێچوون یاخود حەقدەسی تێچوون لە هەرێمی کوردستانیشا کەم بکاتەوە بۆ ئەوی کە نزبەیەکی زیاتری پارەی مامۆسا محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق بڕیارە سەردانی هەرێمی کوردستان بکات. محەممەد شیع سوودانی ئەتوانێت بە تەنها ڕێکەوتنە بکات یاخود پێویستە ئەمە باتەوە پەرلەمان لە پەرلەمان بە زۆرین دەنگ ئەمە تێپەڕەندێ؟ بێگومان دەربارەی ئەو ڕێکەوتنانی کە بەڕێزت باسێکی دەربارەی تێچوونی نرخی دەرهێنانی نەوت بێگومان ئەمە لە دەسەڵاتی لایەنی جێبەجێکارە. بۆ منە محەممەد شیع سوودانی وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق و مەسرور بەرزانی وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ئەتوانرێ ئەم ڕێکەوتنە بکرێەوە جارێکی دەسەڵاتی ئەویانەیە هەمواری ئەو ڕێکەوتنانە بکەن کە لە ڕابردووە لە نێوان هەرێمی کوردستان و سەرجەمە کۆمپانیا نەوتیانەیە کراوە کە لە ڕابردووە هەساون بە دەرهێنان و پاڵاوتنی نەوت لە هەرێمی کوردستان. بۆیە ئەکرێت ئەم ڕێکەوتنانە لە ڕێگەی هەردوو بەڕێزان لە سەرۆک ئەنجومەنی وەزیران ئەم ڕێکەوتنانە بکرێت هیچ گرفتێکیش دروست ناکات. بەڵام گرنگەوەیە کە مەسەڵەن ئایا تا چەندەم کۆمپانیانە مەسەڵەن بەوە ڕازیە بن ئەوانیش بێگومان کۆمپانیاکانیش مەرجیانەیە بەوە کۆمەڵک تێچوو ئەو نسبەی کە مەسەڵەن پارەی کە سەرفەکرێت لە هەرێمی کوردستان فەرقیە بەراورد بە پارێزگاکانی تری عێراق. بۆ نمونە ئەو حەق لە نەوتیانی کە لە هەرێمی کوردستان هەیە مەسەڵەن ئەو حەق لە نەوتیانە قوڵترن مەسەڵەن ئەو نسبە نەوتی کە لە هەرێمی کوردستانە زۆرترە چێتە ناو ناخی زەویەوە ئەکرێ بڵێن تێچوو زیاترە بە شێوازێکی گشتی بەراورد بە پارێزگاکانی تری عێراق و دەستی کار قورسترە لێرە و بە شێوازێکی گشتی تێچوون بەرزترە. بۆیە ئەوانش حکوومەتی عێراقیش لەوە تێگا بەڵام بە شێوازێکی گشتی باشە مامۆستا ئەویش سەبارەت بە موچێ واتە پرسی هەناردەکردنەوەی نەوت هەرێمی کوردستان پەیوەست دەکرێت بە هەناردەکردنی نەوتەوە پەیوەست دەکرێت بە موچەوە تا ئەوتری ئەگەر هەناردەکردنی نەوت دەست پێ بکاتەوە موچەش بە شێوەیەکی ئاسایی و بەردەوام دێتەوە. ئایا ئەم پەیوەندیە ڕاستەوانەیە پێچەوانەیە و ئایا دروستەوە؟ بەڵێ ڕاستەوخۆ موچەی هەرێمی کوردستان ئەگەر هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقەوە مەسەڵەن لەگەڵ حکوومەتی عێراقا پابەند بێ بەو ڕێنمایی و ڕێکارانەی کە وەزارەتی دارایی عێراق و وەزارەتی دارایی و چاودێری عێراق کە بۆ هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی هەرێمی کوردستانی ناردووە بێگومان ئەگەر پابەند بە هەرێمی کوردستان بەدڵنیایەوە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان زامن کراوە. بەڵام ئەوەی کە لە ڕابردووە هەرێمی کوردستان و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی کردوتە مەترسیەوە ئەو ناڕوونی و ئەو ناشەفافیە بۆ هەیە کە لە لیستی موچەدا بوو. بۆ نمونە چەندین خاڵی ناڕوونەیە و چەندین فەرمانبەری نادیار هەیە لە هەرێمی کوردستان چەندین مەسەڵەن لە هەموو وەزارەتەکان بە پلەی وەزیر بە پلەی نائیب وەزیر بە پلەی پەرلەمانتار بە پلەی هەموو پۆستەکان لە هەرێمی کوردستانە تەماشاکەی ناڕوونیە کە بووە. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەش ئەگەر بێت هەرێمی کوردستان ئەگەر نەوتیش هەناردە بکاتەوە جارێ واز لە وایرین کە چەندێ سوود و گرنگجیە بۆ
حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ لایەنی دارایی لە هەرێمی کوردستان و سەرڕاوی کە سوود و گرنگیش هەیە بۆ لایەنی دارایی لە عێراق هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئەگەر هەرێمی کوردستان لە داهاتووشە مەسەلەن بۆ ساڵی بۆ مانگەکانی 12 و بۆ مانگی یەکی ساڵی 2025ش پابەندی ئەو ڕێکەوتن و ئەو ڕێنمایی و ئەو ڕێکارانە ئەو چەند خاڵا بێکە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ئەگەر پابەندی ئەو خاڵانە نەبێت بێگومان ئەگەر هەموو ڕۆژێک ملیۆنێ بەرمیل نەوت لە هەرێمی کوردستانی شەوە دەبکرێت هەر موچی موچە خۆرانی هەرێمی کوردستانەکەوێتە مەترسیەوە بۆ یەگەر لێرە باز لەو خاڵە گرنگە بکەین کە ئایا تا چەند سوودی هەیە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیا خۆت هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بۆ بازارەکانی جیهان بێگومان ئەمە سوود و گرنگێکی هێزگار زۆریە چونکە ئێستا لەم لەحزەیە کە من و بەڕێزت قسەی تیاکەین توانای دەرهێنانی نەوت یاخود توانای هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێژەیەکی باش هەیە ئەکرێ بڵێن توانای هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بۆ بازارەکانی جیهان نزیکی 500,000 بەرمیل نەوتە ئەمە توانێت پارێکی زۆرتر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ حکوومەتی عێراق بگەڕێنێتەوە بۆیە بە تێکرا ئەمە سوودێکی هێزگار زۆر باشی هەیە بۆ ئایندەی ئابووری لە هەرێمی کوردستان و عێراقیش باشە ئەماکەینە کۆتا پرسیارە مامۆستا با بیبەسینەوە بە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکاوە هەڵبژاردنەوەی دۆناڵد ترامپ چۆن کاریگەری دەوێت لەسەر نەوت لە جیهاندا بە شێوەیەکی گشتی و ئۆپیک و عێراق و هەرێمی کوردستان بەتایبەتی بێگومان هەڵبژاردنەوەی دۆناڵد ترامپ کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەموو بازارەکان و هەموو سێکتەرەکان هەیە بەتایبەتی پرسی نەوت و بەتایبەتی پرسی سەرچاوەکانی وزە لە سەراسی بازارەکانی جیهان چونکە ئەمڕۆ ئەمریکا و بەتایبەتی دۆناڵد ترامپ سیاسەتێکی بەهێزی وەکوی کە چاوەڕوانی لێکرێت سیاسەتێکی بەهێزی بۆ داڕشنەوەی ئابووری ئەمریکا هەیە بۆ هەیکەلەیە ئابووری ئەمریکا هەیە تۆ تەماشاکەی ئەمریکا ئێستا یەکێکە لە گەورەترین و دەوڵەتانی کە لە جیهانە خاوەن گەورەترین حوزەکانی نەوتە یاخود دەکرێ بڵێن خاوەن گەورەترین احتیاتی سەرچاوەکانی وزەی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لەگەڵ هەموو ئەمانەشە خاڵێکی زۆر گرنگەیە کە ئەمڕۆ دژەکانی ئەمریکا یاخود نایارەکانی یاخود منافسەکانی ئەمریکا ئەمڕۆ زۆرترین کاریگەریان لەسەر سەرچاوەکانی وزە و بازاری وزە و ئەکرێ بڵێن خاوەنی وزەن بۆ نمونە ئەمڕۆ وڵاتی ئێرانە بۆ نمونە ئەمڕۆ وڵاتی تورکیا بۆ نمونە ئەمڕۆ وڵاتی سینی کێکە لەوەی کە گەورەترین چێبڕکێکاری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە تەماشاکەی ئەمڕۆ گەورەترین کڕیاری نەوتیشە لە سەراستی بازاڕە جیهانەکان و لە سەراستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بۆیە بە شێوازێکی گشتی ئەوەی کە چاوەڕوانی داهاتووی سەرچاوەکانی وزاکرێت بێگومان چاوەڕێی بازارگەرمی لێکرێت چونکە لەمە دووە چاوەڕێ واکرێت چیتر کارگەکانی ئەمریکا و چیتر بازارەکانی ئەمریکا و چیتر مەسەلەن ئەو منافەسەی بۆ کاڵا و خزمەت گوزارەکان یاخود بەرهەمێنانی کاڵا و خزمەت گوزارەکان زیاتر گەرم ببێت و زیاتر خواز لەسەر نەوت و سەرچاوەکانی وزە زیاتر بێت بۆیە بە شێوازێکی گشتی بازارگەرمێکی گەورە بینرێت بۆ داهاتووی سەرچاوەکانی وزە. مامۆستا هاوڕێلەتیف مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ دەرفەتەکەت. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە ئەمڕۆ ڕزگار غەفور قایمقامی قەزای شارەزور ئەنجامی پشکنینەکانی تایبەت بە ئاوی خواردنەوە بڵاو کردەوە. لە کۆنفرانسەکەی ڕزگار غەفور ئەڵێت خۆشبەختانە ئەنجامەکان ئەرێنی بوون و دەژڵێت دەست کراوەتەوە بە دابەشکردنی ئاو بە سەر ماڵاندا. دوایەوەی کە لە 5 مانگە ئەو نەخۆشیە بڵاو بۆ لە قەزای شارەزور سکچوون و ڕشانەوە سپاس بۆخوا بە هیممەت و پاڵپشتی هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە تەندروستی گشتی سلێمانی و تەندروستی و خۆپاراستن و وەزارەت و پارێزگا و ڕێبەرەتی ئاوی دەوروبەر توانیمان ئەوەی پێویست بێت لە ماوەیەکی کووردا دەست بەجێ بیکەین. خۆشبەختانە دوایەوەی کە 48 دکتۆر و پسپۆر هاتن لە سلێمانیەوە کە تەحلیلیان کرد کە
هۆکاری نەخۆشیەکە تێکەڵبوونی مەجاریە بە ئاوی ماڵان لە هەندێک گەڕەکدا بۆ ئێمە دوای تەحدیدکردنیان لە ڕێگەی دایرەی ئاوەوە توانرا لە ماوەیەکی کووردا 11 شکاوی لە گەڕەکی شارستانی چارەسەر بکرێ و چەندین گەڕەکی کەشک ئێمە شکاویمان هەیە کاویش بەردەوامین سەر ڕای کەمی کارمەند و کەمی پێداویستی فەرمانگەی ئاوی قەزای شارە زۆر بەڵام خۆشبەختانە توانرا و شکاویانە چاک بکرێ پاشان سەر لە نوێ ئێمە ئاوی بێسانسور بگەڕێنینەوە بۆ ئەو گەڕەکە پاش پشکنینی تیمی خۆپاراستن لەگەڵ ئاوی دەوروبەری سلێمانی خۆشبەختانە دوێنێ فەحسەکان هاتەوە بۆمان کە هەردووکی بە ئەنجامی باش پاک بۆتەوە ئاوەکە بۆیە هاوڵاتیان دڵنیاکەینەوە کە لەم ڕۆوە فەرمانگەی ئاوی قەزای شارە زۆر لە چەند ڕۆژی ڕابردووات کە پرۆسێ تەنکەرین بەردەوام بوو ئەمڕۆ بە شێوازێکی ئاسایی سەر لە نوێ ئاوی تۆڕی ڕئیسیان بۆ بەرئەدرێتەوە و تعویزی ڕۆژانی پێشوشیان بۆ ئەدرێتەوە بۆیە هیوای سەلامەتیە خوازین بۆ سەرجەم هاوڵاتیانی قەزای شارە زووری خۆشەویست کە توانیان لەم ناخۆشیە بەرگەم هەموو ئازار و ناخۆشیە بگرن و ئێمەژەوەی پێمان کرابێت لە فەرمانگە پەیوەنددارەکان درێخیمان نەکردووە ئێمە دووبارە دڵنیایەنەکەینەوە هەر کارێک بە ئێمە بکرێت لە کەرتی تەندروستی لە کەرتی ئاودا درێخی ناکەین و چکە سەرچاوەیەکی ئاوی پاک و بێگرمان هەیە کە ئاوی بێسانسورە کام ئاوە شیاوە بۆ زۆربەی ناوچەکانی دەوروبەر و ئەوەی دروست بۆ ئێمە دیارە بە بۆنەی ئەو شکاویانەوە بۆ کە تێکەڵی بووە بۆیە لێرەوە ڕایەگەێنین کە دوای ئەوەی هەردوو فەحسەکەمان بۆ هاتوۆتەوە ئاوەکە ئێستا شیاوە بۆ خواردن و هیچ مەترسێکی لەسەر نییە و دووبارە بە خێراتنتانەکەین. بەڕێبەتی گشتی کارەبای سلێمانی لەسەر ئەو هەواڵێک کە بڵاو کرابووە کە گوایە دوو کارمەندیان هەستاون بە دزینی بڕێک پارە لە بەڕێبەتیەکەیان بەڕێبەتی گشتی کارەبای سلێمانی ڕاگەیەنراویشی بڵاو کردێتەوە و ڕوونی کردوێتەوە دەڵێت کەناڵێکی ئاسمانی بە شێوەیەکی چاواشەکارانە و بەرنامە بۆ داڕێژراو لە پێناو لێدان لە شاری سلێمانی و دوور لە هەموو ئیدیکێکی ڕۆژنامەوانی باز لە کەسی دزینی 2 ملیار و 500 میلیۆن دینار دەکات لە ڕێگەی وەسڵی بەتاڵەوە لە بەڕێبەتی گشتی کارەبای سلێمانی زانیاریەکانی و کەناڵە پڕە لە هەڵە و ناوزڕاندن و تەشهیر بە فەرمانبەران و بەڕێبەتیمان بەو پێی ڕاستەوخۆ ناوی فەرمانبەرەکان و پێگە و پلەکانیان دەهێنرێت ئاماژەی بۆش کردووە بابەتەکە هیچ پەیوەندی بە داهاتی کارەباوە نییە و هیچ بڕەپارێک لە داهاتی کارەبا نەدزراوە تەنها کەیسێک لە بەڕێبەتی ژمێریاری بەڕێبەتی گشتیمان هەیە و بە بڕیاری دادوەر چەند فەرمانبەرێک بانک کراون و بۆ لێکۆڵینەوە و یەک فەرمانبەر ڕاگیرا و لیژنەیەکی لێکۆڵینەوەش پێکێنراوە و وردبینی لە دۆسیەکاندا دەکەن تا ئێستا لێکۆڵینەوە و ڕێکارە یاسایەکان بەردەوامە چاوپۆشیش لە هیچ فەرمانبەرێک یاخود لە هیچ فەرمانبەرێک ناکرێت لە کەیسەکە تێوەگلابێت ئەو بەڕێبەتی ئاشکراشی کرد لە ئێستادا ئەم کەیسە ئاڕاستەی دادگای لێکۆڵینەوە کراوە و دادگا و بابەتانە یەکلا دەکاتەوە کە کێ تاوانبارە و کێش بێتاوانە بۆیە هیچ کەس و لایەنێک نییە لە بری دادگا بڕیار بدات بە تۆمەتبارکردنی بەڕێبەرایەتیەک و فەرمانبەرەکانی سەبارەت بەم بابەتە بە مافی خۆمانی دەزانین سکاڵای یاسایی لەسەر ئەو کەناڵە تۆمار بکەین لە هەولێر زەڕەنگەرێک مژدە بە سینگڵەکان دەدات و پێیان دەڵێت هەلێکی باشتان بۆ هاتۆتە پێشەوە و بچن هاوسەرگیری بکەن ئێستا فرسەتە لە بۆ ئێستا کە فرسەتە لە بۆ هەر مسقالەکی 40,000 دابەزیوە خەڵک کە بە تەلەفۆنی کردووە گوتی بێتە سەر 570 دێم زێڕەکانی خۆم تەکمیلە دەکەم ئەوەی کە کەم کردووە ئەوەی کە مەسەلەن نیوەم کردووە نیوەکت کەش تەکمیلە دەکەم ئەوجێ ئێستاکە 40,000 بۆ هەر مسقالک زۆرە دابەزینی بەخۆ بینیوە وایە ئەگەر عەزیان لێبوو دەتوانن بێن بیکڕن ئەگەر نا با چاوەڕێ بکەن هەتا وەکو گۆڕانکاریی گەورەتر ڕوودەدا ژم بێنن یان ڕاوەستن جارێ ئەمە دائیمە دەرێن باژم بینن ئەو سینگڵە جوانانە ئەو سینگڵە خۆشەویستانە ئاز دەکەم ئینسان گەنج زوو بستەنا ئەم پرۆسەیە وایە لە گەنجی بچێنە ئەم پرۆسیە باشترە لەوەی کە مەسەلەن ئەتوو گەیشتێت 45 ساڵ یان 35 ساڵ خۆشتر وایە لە زووی بچێنە ئەم پرۆسەیە مژاری ئێستان پێشکەشکردن ئاسوودە بن